ji Kurdistan bîsçarê dîsa rêz û silav bernameyekê niyê bû dihat û vê carê dîsa behsa paşeroja Iraqê bikîn. Cudahiyat nêvbêna Kurdistan û parêzgehendinên Iraqê bi taybetî jî rêka beref hilbijartina da kesatiyek hunermendekê vî bajarê em diwergirîn ka dîtina wî çi ye ji bo paşeroja Iraqê. Cudahiyat nêvbêna hilbijartinên vî welatî gel welatên din taybetî jî yên Ewropayê çi cudahiyek e? Gel me davin. Kesatiyê vê xelekê bi taybetî jî bi karên xwe yên hunerî ve xizmeteka zor kiriye berhemên zor hene lê bi derketinên xwe gelek gelekê me hemû ev rike bi taybetî jî ji bo bû dahatuyan jî bû paşeroja Iraq û Kurdistanê piştî hilbijartina em bû çuna wana wergirîn mamosta û hunermendê vî milletî bi taybetî jî Hewlêrê Qadir Esed ev mêvanê me mamosta gelek memnûn bû demê me. سپاستان دەکەم خۆشحاڵم بەو بەرەبیانە لەگەڵ جەنابتان کۆبمەوە لە کەناڵ 24. هەر با لەوە دەست پێ بکەم بەرهەمی زۆرتان هەیە بەڵام دەرکەوتنتان زۆر کەمە بوو چ دەکەرێتەوە پێشەوەی بچمە سەر بابەتی بۆ داهات و پاشە ڕۆژێ ئەم وڵاتە زانی شتێکی گرنگ نیت چەند دەردەکەوێت بەڵام گرنگەوێت چ دەڵێ چ دروست دەکەی جا هەموو دەرکەوتنیشی ڕەنگە ئیسفادە نەبێ ڕەنگە هەموو دەرکەوتنی زۆر ڕەنگە زەرەر لێدا لە زۆر شتەوە بەڵام دەرکەوتنی پوخت و کورت کەمجار ڕەنگە بەلای منەوە تاونەوە بۆ چوونی تابێت خۆمە سوودێک هەم بە خۆم هەم بە گوێگرەکەم هەوادارانی خۆم بگەێنێ حتەوە هەر ئەم قسەی تو ببستمەوە بە قسەچی سەرک بارزانانی کە ئەم جارش بە تایبەتی تەکید لەوەی کردەوە بە تایبەت لە بۆ ئەو نوێنەرانەی کە دەرەچن لە بۆ پەرلەمانی عێراق کەم قسە بکەن زۆر ئیشکەن ئەمەش ئەو قسەی تو هەر لە بوو سیاست مەدار ئەوانە ژەبی بە تایبەت لە بۆ خزمەتکردن تۆ دەچە سەر شانۆ یەکێش گۆرانی بێژ کەس دەچی زۆر کەسی کە دەچە سەر شانۆ جێی گۆرانی گوتنەوە شانەی باولیان جیان جێی نمایشکردنی کارە هونەرەکانە بەڵام گرنگ نییە تۆ چەند گۆرانی دەڵێ بەڵام گرنگەوێت چ دەڵێ لەسەر شانوەیە بۆ هەمان بۆ کەسێک کە فەرمانبەریشە بۆ کەسێک کە کاری سیاسی دەکا بۆ کەسێک کاری ڕۆژنامانی دەکات بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵ ینی کاری پوخت چۆنایەتی نەک چەندایەتی هەر بۆ مانایە تۆ چۆنایەتی چۆنە نەک چەندایەتی بە چنەوەیەک دەردەکەوی کوالیتی لە ڕووی دەقەکان لە ڕووی لە ئاخری خزمەت شەرتە بەتاکی بۆ نوێنەرانە پێشووتر یعنی ئەم هەم هوەریەکە هەم سیاسیەکە شتێکەڵ بکەین بەڵام زیاتر خۆمان دوورخینەوە باچکە باسی هەڵبژاردنە ئەوانەی پێشووتر کردداریان زیاتر بووە یان قسەیان زیاتر بووە ینی وەکو هوەرمەندێک ئەوانەی لە ناو دەمێکە لە کوردستان دیسان ژیان گەڕایەوە هەولێر و من دەمێ باز لە دوو چەم بکەم لە مەسەلەی هەڵبژاردن ئەگە پرسیارەکە دوا ئەوە بکەم وەرگرم پرسیارەکەوێ ئێمە دوو کەسی یان چەند حیزبێک یان چەند پارتێکی ڕکابەرین دوژمن نینە بەو وشە کلاسی چێ ماناکابەر بەڵام دوژمن نە ئێمە ڕکابەر یەکترینە چۆن کار دەکەین ڕەنگە ئێمە دوژمن لەسەر سنوور کۆمەڵە گرفتێکمان هەبێت بە مەسەلەی شەڕ و جەنگ ئەگە مەسەلەی و توێژەکان کۆتایی نەهات بە ئاشتی کۆتایی ڕەنگە ئێمە لە سنوور شەڕێکمان بۆ دروست بێ ڕەنگە لە هەموو وڵاتانی دنیا ئەوە شتێکی سروشتێ بەڵام بۆ مەسەلەی یەکلاکردنەوەی دەستور و یاساکان و ئەو شەڕە دەبێت پەرلەمانتار لە نێو هۆڵی پەرلەمان بیکات لە نێو هۆڵی ئەنجومەنەکە بیکاتن شەڕەکەوێ شەڕێشکێ شەڕەکە ولا شەڕێکی دەستوری یەکلاکردنەوەی دەستورەکانی لە بەرژەوەندی چێ من و تۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە قسەکان هەست بێ دەکەم زۆر متابعی سیاست دەکەی یان نە ئەگەر یان تااقەتت نییە نە کورد و هەمووی خەڵکی سیاسیە چکە ئێمە گرفتێک سیاسیمانە لەناو مجتەمەعی دەولی هەیە ناو کۆمەلگەنی دەوڵەتەیە مشکلەی کورد مشکلەی سیاسیە گرنگ ئەوە نییە هەمومان خەڵکی حیزبی بین بەڵام گرنگەوەیە لە سیاست شتێک لە سیاست دەرکەین خوێندنەوەیەکمانە بێ بۆ معنای بڵێ خوێندەوارین شتێک بزانین ئەگەر بۆ بەریتانیەکان لە قەرنی وابزانم سێزدا پەرلەمانێک ڕەوا بێتن ئەگە بۆ سویدەکان لە ناوەند وازم کۆتایی سەدەی 15 پەرلەمانێک بخۆیان ڕەوا ببین ئەی بۆ ئێمە کورد لە سەدەی 20شینەوە پەرلەمانێک بخۆمان ڕەوانە بین یان هەڵبژاردننی یان
بەشداریکردن لەو پرۆسەیە بەڕەوا نەبینن جا من پێم وایە کاریەوە هاتووە وەختەوە هاتووە خەڵک لەوە بگاتن کە یەکلاکردنەوەی دەستورەکان و کێشە سەرچەکانی نەتەوەیەک تەنها زامنکردین لە ناو هۆڵی پەرلەمانە یعنی بەو قسە بەو پێوی بەشداریکردن لە هەڵبژاردن زۆر باشترە لەوەی کە بەشدار نەبی ئێمە لە سێ خاچی هەومان شەڕی یەک شت دەکەین بیرباوڕ بەڵام گرنگ نییە من و تۆ جیاوازین بەڵام گرنگەوێ ڕێز لە جیاوازەکانی تر بگرین وێنە یەکتر نەڕێنن بڵاوکراوەکان یەک نەشێوێنن لە کۆتاییدا تۆ لە شانوی قسە دەکەم نوێژ لە هەمان شانو بەڵام من چ دەڵێم مەبەستەکە گرنگە ئەوە زۆر شتی فێری من کرد بەس مامۆستا لێرە شتێک وا دەکەی ینی ئەو جیاوازیە گەورەی بینی بانگەشە هەڵبژاردن لە سوید لەگەڵ عێراق ئەوەندە زۆر بی جیاوازیان شتێک وا دەکە هەم خەڵکەکەش هەم حیزبە سیاسەکانیش چوار سەدەیە پێنج سەدەیە پراکتیزەی دیموکراست دەکەن ڕۆژانە دەیبینن تۆ لە ماڵی خۆت دەدەچی دەرگای دەرەوە دەکەیەوە بە پرۆژەیەکی دوور و درێژی دیموکراسیت تێدە پڕی تا دەگەیتەوە ماڵی ئێوارەکەی هەموو شتەکان بە چاوی خۆت دەبینی لێرە نە یعنی بەڕای تو لە عێراق دیموکراسیە بەس وەکو دەڵێن مەرەکەبی سەرکاغەزە ئەوە هیچ گومانی تێدا نییە ئەمن هەموو شتەکان ڕەش نابینم شتی جوان تێدایە بە تایبەتی لە کوردستانی خۆمان شتی جوان دەبێت چکەمە بەشێشی بتێنێتەوێت بەو مافە دەستورێککە باسی دەکەن لە هەرێم لە کوردستان ئێمە شتی جوان دەبینن دەتوانین ئەو نمونە جوانەی کوردستان بگوازنەوە بۆ هەموو عێراق بە تایبەت لە ڕێی هەڵبژاردن دەکرێت دەبێت ئێمە هەمیشەی باوەڕمان بە گۆڕانکارێ بێتن شتەکان هەمیشە دەگۆڕێن شتێک نیە لە جێ خۆی بوەستا بێتن ینی ئەو بەردەی کە داشی دەنێت چەند ساڵێک کە بەردە لە شوێنی خۆی دەم بەڵام لە ڕووی جیۆلۆجی و لە ڕووی کەشوهاوە گۆڕانکاری بەسەدادێ جا باسی ئێمە باز لە بیر دەکەین بیرەکان زیاتر گۆڕانکاری بەسەدادێ هەتا بکرێت بەرەو باشە دەڕاتن بێگومان ڕاگەیەنەکان و شارکردنەوە کاری سەرەکی دەبینم بۆ خوێنگا و قوتابخانەکان کاری سەرشێن بۆ شارکردنەوەی تاچی نێو کۆمەڵگای کوردی بە تایبەتی تێڕوانینی هونەرمەند بە حکمی ئیشەکەی جیاوازترە لە خەڵکی ئاسایی عێراقی داهاتوو چوون دەبینن بە تایبەت دوای هەڵبژاردن تەوەن ئەو پرسیارە ڕەنگە بۆ من هەندێک سەخت بێتن ڕەنگە بۆ کەسێکی سیاسی سەخت بێت چکە پێکاتەی عێراق لە ڕووی پێکاتەیەوە پێکاتیش سەخت و دژوارە کۆمەڵە تایفەگەری و مەسەلی دینی و مەزەبیتدا بۆیە زۆر سەختە بتوانم لە دیدارێکی وا بچووکدا باسی تحلیلێکی وا گەورە بکەم بێگومان ئالۆزە و من ئالۆستر دەبی پێم وایە ئالۆستر دەبێت ئەی تایبەت باسی جیاوازی بینی کوردستان و عێراق یعنی شار و پارێزیەکانی تر بکەم چ شتێک وە دەکا کە کوردستان پێشکەوتوتر جوانتر ئارامتر دەبینێت لە شارەکانی تری عێراق من لە ساڵی 1970ەوە سەردانی بەغدام نەکرد و 2 ساڵ بەر لە ئێستا چوون سەردانی بەغدام کرد ئەنی ئەوە بۆ شایدی دەڵێم کاتی ڕژێمی دیکتاتۆری هەبوو بەغدا زۆر جوانتر و زۆر ڕووناکتر و زۆر گەشاوەتر بوو ئەوە بۆ تاریخ ئەو بە چاوی خۆم بینە چکم لە بەغدا ژیاوم من 1970 لە بەغدا ژیاوم بەڵام ساڵی 2010 بوو چوون 17 چوون بەڕاستی کارەساتم بینی ینی هەندێک گەڕەکێ لەبە بۆ ناتوانانی سەردانی ڕەنگە بگوت بە خۆزگە هەر نەمدیت بە ئەوەش یەک لە خۆزگەکان بوو ینی هەندێک شت دڵی خۆزگە نەمدی باچکە بۆ پێشتر جوانتر بەڵام من لەگەڵ بوونی کۆمەڵێک نائەدالەتی و لەگەڵ بوونی کۆمەڵێک نازم بەڵام ئەو هیوایم هەیە کە کوردستان ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبێت سەفەر کە دێمەوە شتی جوانتر دەبینم بەڵام هیوادارم جوانەکانی بیری خەڵکی بینم و شارکردنەوەش بینم دوو پیشنیار بە کورتی ئەگەر بمدەی مەسەن ئێستا نوێنەرێک کە خۆی هەڵبژاردووە کاندیدە پێت بڵێ مامۆستا دوو پیشنیارم بدێ لە بەغدا ئیشی لەسەر دەکەم یەکەمیان لە بۆ خۆشگوزەرانی بەگشتی بۆ خەڵک لە عێراق و کوردستان دووەمیش لە ڕووی ڕۆشنبیری هونەریەوە دەزانی با ئێمە باس ناڵم واز لە مەسەلەن تەواتەکە بێن نا ئەوە شتێک کە دامان ناوە دەبێ چارەسەر بکرێتن
ئەو مادەی 140 و گەڕانەوەی ئەو ناوچانەی ژێر دەسەڵات و دوور لە هەرێم ئەوە شتێکە مەحاڵە دەبێت ئەنێ هەموو قیادەکانی کوردی هەموو شۆڕشەکانی کورد ئەوەی کە بینمان کۆک بوون لەسەوەی ئەو شتانە جێبەجێ بکرێت بەڵام من ئومێد دەخوازم ئەنێ ئومێدم دەخواز لە شەقامەوە دەست بکەین لە شۆفێرێک دەست پێ بکەین کە سیاقەتی قەمەرەکەی دەکات بە کوردەکەی باوڵێن سیارەکەی دەکاتن لەوێ دەست بکەین کە خەڵکێکی بێگانە لە سنوورەوە دێتە ناو کوردستان چکە تۆ کە دێتە ناو ماڵی من ئەگەر ناو ماڵی من پێژەرکەکە جوان نەبینی کەواتە هەموو ماڵەکەم ناخۆش و پیس و ناشرینەوە کە هیچێک دێتە وڵاتی من سەرەتا وڵاتی من بە ناشرین سەرەتا کە تاکسیەک شۆفێرێک دەبێت جێبەجێ ڕیاسا ناکەو بۆ ولادا دەڕۆ بۆ وڵات سیر لەوەدا لە هەموو وڵاتی دنیا ماشینەکان ڕاست دەڕۆن بەڵام لە وڵاتی ئێمە ئەوە دەڕاتن سەیرە سەپ و ڕاست دەڕاتن پێڕەوکردنی یاسایەکان لە نێو شەقام جوانێک بە نیشتمان دەبەخشێ زۆر لە گڵۆپەکانی شار جوانتر و دراوشاترن ئومێد دەبەخشم ئومێد دەوارم کە بتوانن یاسایەک بۆ یاسایەکانی هاتوچوو شەقامەکان دابرن شەقامەکان گەورن جوانن ڕووناکەن بەڵام مێشکەکان تاریکن ئەوەی دەی هاژوات و ڕاهێنانی پێدەکات ئەو مێشکە تاریکای هیوادارم ئەو مێشکانە ڕووناکەنەوە واز لە گڵۆب بینن واز لە بینایی بەرز بینن لە کۆشک و تەلار بەرزکردنەوە بێنن واز بگەڕێنەوە ژینگەی جوانکەین بیرەکان ڕووناکەینەوە وی هەربژی گەلک مەمنونتەینە ئەvە بچوونە یەکش هونەرمەند و کەساتی دیارێن هەولێری کوردستانی بی تایبەتیژی پێشبین یانیان بژین تایبەتی پێشنیارە خۆژی یانێ پێشکەشی وان و نەڕاکراێت پێشە ڕۆژێدا تایبەتیش دەمەکی نزیک بەرە جواتە نەرێن عراق هیڤیا مەژیەوە کار سەروان پێشنیارە زیاتر بێتەکردن حتا خەلەکەکە هەر شاد بژین